دوای دەرکەوتنی سێ حاڵتی توشبوون بە پەتاکە تەندروستی کەرکوو ڕێکار بۆ دەستنیشانکردنی تای خوێنبەربوون لە شارەکە دەگرێتە بەر. بەڕێوەبەری هۆبەی تەندروستی پارێزگاکە ئاشکرای دەکات هەر حاڵتێکی گوماناوی هەبێت لە ماوەی 24 سەعاتدا پشکنینی ڤایرۆسی تایبەت بە تای خوێنبەربوونی بۆ دەکرێت. دوای تۆمارکردنی سێ حالەتی پەتای خوێنبەربوون تای خوێنبەربوون ئێمە لە پارێزگای کەرکووک لە فەرمانگەی تەندروستی کەرکووک ئێمە بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی عێراق مامەڵە لەگەڵ دۆخەکە ئەکەین. ئەو حالەتانێکەوە ئێمە گومانی لێکرێن لە ماوەی 24 سەعاتە نمونەی خوێنەکەی ئەنرێت بۆ بەغدا بۆ پشکنین و پشتڕاست بکرێتەوە ئەمە تای خوێنبەربوونە یان نە. هەمان کاتیشە کە ئەو نەخۆشیەکەوە داخلی خەستەخانە ئەبێت ئێمە هەموو چارەسەرێکی پێویستی بۆ ئەکرێت و لەگەل ئەوەیشە هەنێ ڕێکار هەیە کە بنکە تەندروستەکان ئەگرنیە بەر بۆ کۆنتڕۆڵکردنی پەتاکە ئەویشەوەیە سەردانی ماڵی نەخۆشەکە یان گومان لێکراوەکە و چاودێری کەسوکاری نەخۆشەکە بکەن ئەوانەوە کە تەماسیان هەیە لەگەل یا بەرکەوتنیان لەگەل هەیە بۆ ماوەی 14 ڕۆژ. سەبارەت بە نیشانەکانی نەخۆشیەکەش شارەزایکی ڤێتێرنەری دەڵێت نیشانەکانی تای خوێنبەربوون نزیکن لە ئینفلوەنزاوە. پلەی گەرمایی بەرزە بێتەوە، بێتاقەتیە، ئازاری با بڵێن جۆنگەکانی گیانیان و ئەم بۆ ماوەیە کە دوای نیشانەکانی زیاد دەکات ئەبێتەوەی تای با بڵێن خوێنبەربوونی ژێر پێستە و خوێنبەربوونی ناودەمی ئەو جێگانەی کە لە گیانی زۆر ناسکە. ئەم نیشانەکانی شێوازی نزیکە بێتەوە لە نیشانەی نەخۆشی ئینفلەوەنزا. هۆی نەقلبوونی نەخۆشیەکە بە چەند حاڵەتێکە. حاڵەتی یەکەمین هۆی سەرەکیەوەتانە گەنەی ئەم ئاژەڵ نییە هۆی ئەبێتەوەی ئەو ڤایرۆسێک کە توش بێت با بڵێن جۆرە تەفرەیەکە کات لە ناو گیانی و ئەبێتە هۆی مەزدەری توشبوونی نەخۆشیەکان. توشبوونی ئەوەتانەیە کە کاتێک گەنەیەک بداتە خەڵکی یەکێکەوە مرۆڤێکەوە ئەبێتە هۆی توشبوونی نەخۆشیەکە. دووەمین کۆنتاکتکردنی لەگەڵ ئەو ئاژەڵانەی کەوا گەنەیان هەیە و گەنەداوێ پیانەوە. سێمین حاڵەتیشی خواردنی بەروبۆمی ئەو ئاژەڵانەی کەوا توشبوون. ڕێنمایی پزیشکان و شارەزایانی بوارەکە بۆ هاوڵاتیان خۆپاراستنیانە لە ئاژەڵی نەخۆش و هاوکاتیش وڵانی هەموو زۆرەکانی گۆشتە لە پێناو خۆپەراستنیان لەو پەتایە. مەرغەریب، کورسات نیوز، کەرکووک.